ئەزیزانم جارێکی تری سڵاو لەم بەرنامەیە بەهۆی ئەو وێنانی دوێنێەوە کە لە ڕێی کەسایەتیشی ترەوە ئامادەمان کردووە دەمانەوێت مەڵەوەیەکی تر بخەینە سەر شارای ئەو وێنانەی کە دیرۆکی کەڵچەری کوردیمان وەبیر دەهێنێتەوە مێژوویەک کە پڕن لە هەڵچوون و داچوون و خەون و هیوا و ئازار و مەینەتی و خۆشنودی کەسایەتیەک کە دوای شەیدبوونی باوکی سۆزی گەل و دایک و خەڵکی سلێمانی و بە تایبەتی خاڵی پارسەنگی نەبوونی باوکی بۆ هێناوەتەوە کەسایەتیەک کە دەڵێ شانازیکردنم بە باوکمەوە هەستی لێپرساوێتی و هەوڵ بۆ پێشکەوتنی ژیانی لەلا زیاتر کردم ئەم کەسایەتیە دەڵێ گە ڕۆژگارێک باوکم گیانی پێشکەش بە نیشتیمان کردوێ ئێمە لە ڕێی قەڵەم و زانستەوە خزمەتمان بە میلەتەکەمان کردووە دەمزانی بە خوێندن دەتوانم ڕۆحی باوکم ئاسوودە بکەم بۆیە خوێندنم لەلا پیرۆز بوو دوانەکەوتم و توانیم خوێندنێکی باش تەواو بکەم ئەم کەسایەتیە لە 11 ساڵی 1944 لە شاری کەرکووک هاتۆتە دنیا و خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە لە ساڵی 1972 بەشی بایۆلۆجی لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی تەواو کردووە ساڵی 1970 بڕوانامەی ماستەری لە بواری نەخۆشیەکانی خوێن واتە هیماتۆلۆجی لە زانکۆی مانچستەر لە بەریتانیا وەرگرتووە هێشتا خوێنکارە بێ کە لە ساڵی 1968 لەگەڵ خوالی خۆشببوو شێخ ئەحمەد شێخ جەلال هاوسەرگیری کردووە لە ساڵی 1990ەوە ئەندامی لیژنەی باڵای کۆمەڵەی مافی مرۆڤ بووە شەرەفی ئەندامێتی دەستەی دامەزانەوەی زانکۆی سلێمانی پێدراوە خاوەنی دوو کوڕە بەناوەکانی جەلال ساڵی 69 لەدایک بووە و ئێستا لە بەریتانیایە مستەفا لە ساڵی 1972 لەدایک بووە و ئێستا لە ئەمریکایە و خێزاندارە و کچێکی هەیە بە ناوی لانە خاتوون ئەم خاتوونە بەڕێزە پەری مستەفا خۆشناوە و بە ناوی بەرنامەکەمانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ بەخێراتن دەکەین زۆر سوپاسدانەکەم هیواداری سەرکەوتنتان بۆکەم بۆ خزمەتی شارە خۆشەویستەکەمە پەریخان کەساتێکی وەکو جەنابە کە لە بەرنمەیەکی ئاوا ئێمە بە شانازیەوە میوانداری دەکەین ناتوانین ڕۆڵ و ژیان و کەسایەتیکی گرنگ کە لە پشت کارکتەری جەنابتەوە هەیە ناتوانین فەرامۆشی بکەین کە ئەویش کۆڵۆنێڵ مستەفا خۆشناوە کە یەکێکە لەو 4 ئەفسەرە شەهیدەی کە ساڵی 1947 بە دەستی ڕژێمی پاشایەتی ئەو کاتە لە سێدارە دەدرێت لەسەر کوردایەتی وێنەی یەکەممان لەم بەرنمەیە وێنەیەکە دوو مناڵن یەکێکیان بەرجێکی نیمچە سەربازی و دەمانچەیەک و یەکیش چاکتوانتۆڵ و ئەویش هەر پێم وایە دەمانچەیەکی بەدەستەوە ئەم وێنەیە چییە و مێژووی ئەم وێنەیە گەڕێتەوە بکەین ئەم وێنەیە لە ساڵی 1922 گیراوە لە کۆیە بەڵێ لە ماڵی کەریماغای حەوێزی ئەمەیان مستەفا خۆشناوە ئەمی تریشیان بەکر حەوێزیە ڕەفیقتەلەبە بوون و پێم وابێ ئەویش هەر دوایی بوو بە ئەفسەر و لە کۆلیژە حەربیە ئەفسەرەکانی کۆماری مەهاباتە تێکۆشانێکی زۆریشی هەبووە ڕای تۆ چییە ئەم کاراکتەری باوکێ بۆچی هۆی چییە لەم کاتەشەوە بەرجێکی سەربازی لەبەرایە وڵای بە تەفسیری من و کەەوەی ئەوەی کە لی باسەکەن هەر لە مناڵی ئەوانێ خولیای کوردایەتی و خزمەتی کورد بووە بەوەی کە بەکراغا باسی ئەکردەوە و باوکم شعری وەتەنی ئەیینێ و پارەی بۆ دائەنایم زین کاممان لە پێش ئەوی ترە لە بەریەکە ئەیوە من هێشتا دیێڕێکم لەبەر نەکردبوو مستەفا خۆشنا و هەمووی تەواو کردبوو زۆر بە حەماس بوو بۆ کوردایەتی درود بۆ گیانی پاشان ئێمە هەندێک وێنەمان لەلایە ئەو وێنانە تعبیر لە قۆناغەکانی ژیانی شەهید مستەفا خۆشناوەکە لێرە لاوێکە پێدەچێ لەم کاتەیە خوێنکار بێ لە یەکێک لە قۆناغەکانی پێش زانکۆی سەربازی باوێ لە بەغاگیراوە ئەمە ژوێنێکی ترە
ئەمەش پێدەچی هەر شاری بەغا بێ و وێنەیەکی تر هەیە کە ئەویش هەر با بڵێن لەوە چێ لێرا ئیتر چوو بێتە کۆلێژی قوتابی کۆلێجی سەربازیە ئەو کەسانە باوەڕ ناکەن لە ڕاستەوانێ لیوامەجید عەلیە کە خاڵی دایکمە ناوەڕاست مستەفا خۆشناوە ئەوی تریان شێخ نا سەی نەزیف نووسراوە لێرە سەی نەزیف ساڵی 1900 کۆلێجی سەربازی گیراوە ساڵی 1935 لە کۆلێژی سەربازی گیراوە لە بەغدا دیارە ئەلێرەیە ئیتر بۆتە ئەفسەر ئەوە لەگەڵ دانانی هەوڵ نەجمەی ئەم ڕسمەی گرتووە یەکەم جار دیارە پێشژن هێنانێتی بەڵێ ئەو سەردەمەی کە ئەو لە شاری بەغدا بووە هەڵبەتە چەند کەسایەتیەکیش هاوڕێتی کردووە لە کۆلێژە جیاجیەکانە و بەپێ ئەوەیشی کە ئێمە دەستمان کەوتووە خۆشی پیاوێکی کۆمەڵایەتی بووە و پەیوەندیی کۆمەڵایەتی پتەوی هەبوو لەگەڵ هاوڕەکانیە ئەم وێنەیە ڕۆشنبیر بۆ ئەندامی کۆمەڵی هیوا بووە ئەندامی کۆمەڵی هیوا بووە لەبەرەوە زۆربەیانەوەی کە لە ڕسمەکانەتیان هەموو هاوبیرین و لە کۆمەڵی هیوابوون ئەو کاتە ئەم وێنەیە وێنەیەکە پێم وابێ ئەمە شەهید مستەفا خۆشناوە یەکەمیان شەهید مستەفا خۆشناو لە پشتەوە دووهەمیان فەهمی قەفتانە سێهەمیان دکتۆر عەبدوڕەحمانە دانیشتوش شێخ ڕەوفی حەفیدە ئەمانە هەریەکان هی شارێکن لەوە چێ خوێندن لە بەغدا کۆی کردبوونەوە خوێندن و حیزبی هیوە حیزبیوە بەڵێ ڕاستە وێنەیەک هەیە لە ناو وێنەکانە ئەم وێنەیە زۆر بڵاوە زۆربەی زۆرمان بینیمانە خوا لێ خۆش بوو شەهید مستەفا خۆشناوە ئەمە بە بەرگی سەربازی زمانی کۆماری مەهاباتەوەی لێرە با بڵێن ستایلی بەرگە سەربازیەکە ئەگۆڕێ بۆ ستایلێکی ترکە دیارە رووسیە و ئەو چەکەشی بەدەستیوێتی هەر لەوە ناچێت چەکی ئەو سەردەمەی عێراق بێ نەخێر ئەمە هەر لە مەهابەت گیرەوە ڕسمە چیرۆکی چوونی ئەو ئەفسەرانە کاتی خۆی لە عێراقەوە ئایا ئەمانە هەمویان سەر بە کۆمەڵی هیوا بوون هەمویان ڕۆشتون بۆ ئەوێ بە تەوجیهێکی حیزبایەتی ڕۆشتون خۆی کۆمەڵی هیوا دائیمە لە پەیوەندیە بوو لەگەڵ حەرەکەی بارزانە بۆ ماوەیەکی زۆر پێش ئەوەی ئەمانش بچنە ناو حەرەکەی بەرزانەوانێ دائیمە تعلیماتیان بۆ ئەناردن و ئەخباریان ئەیانێ بەڵام لە ماوەیەکە کە مفاوزە کرا لەگەڵ جەنابی مەلا مستەفا داوای چاکردنی منتیقەکەیان کرد و نامانەوێ بێگانە لێرە ئیدارەی ئێرە بکە حکومەتی عێراق کۆمەڵی لەم ئەفسەرانەی پیانەوتن زابط ئێرتیبات داینان لەو منتیقانەیە ئەفسەری پەیوەندیدار یەکێ لەوانە باوکم لە منتیقەی بەرزاندانرا بوو ئەمانە خۆیان لەوە پێش هەر علاقاتیان هەبوو لەگەڵیانە و زیاتر نزیک بوونەوە لیان ئیتر بەهۆی ئەوەی کەوا بەعزێکیان لە لای حکومەتی عێراقەوە زانرا کە علاقاتیان هەیە لەگەڵینە ئلقای قەبز و شتیان بۆ دەرچوو یەکێ لەوانە کە باوکم بوو لەگەڵ میرحاجە دوو جار چوو بوو بۆ واتە میرحاج ئەحمەد دوو جار چوو بوو بۆ ئێران بۆ ئەوەی پەیوەندی بکە لەگەڵ پەیوەندی لەگەڵ حرەکەی ژێکاف هاتوون لە کەرکووک لەگەڵیان بوونەتەوە بەڵێ ئەلقای قەبزیان بۆ یعنی ئەمری گرتنیان بۆ دەرچوو ئەمان ڕۆشتن پەیوەندیان کرد بە حرەکەکەەوە لەوێمانەوانێ و طبعاً لە زۆربەی شەڕەکانە بەشداریان کرد هەتاکو ئەوە بوو کە ڕۆشتن بە کۆماری مەهاباد لەگەڵ بەرزانیەکانە یعنی ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە ئەو ئەفسەرانە لەلایەن ڕژێمی پاشایەتی و کاتەوە کەشف کراون کە ئەمانە پەیوەندیەکی سیاسیان بە بزوتنەوەی بارزانیش و بە کۆمەڵی ژێکافیشەوە هەیە و بە بزوتنەوەی هێوی کە عیزەت عەبدولعەزیز چوو بوو بۆ سووریا
کۆمەڵێکی کەشە بوون لە سووریا ئەوانی شەر ئەو ئەفسەرانی کە چوو بوون خوالی خۆش بووان نوری ئەحمەد تەها بۆ مەهاباد میرحاج ئەحمەد بەکر عەبدولکەریم بەکر حەوێزی جەلالی وەکی دکتۆرە دڵسۆز ئەوی شەر یەکێک بوو لە ئەفسەرەکان ئەوی شەر لێرە بوو لەگەڵ هەر چوار شەهیدەکەش کە زۆر بوون مجموعەیەکی زۆر بوون هەر چوار شەهیدەکە زۆریشیان جەلالی ئەمین بەک زۆریشیان ئەوانش حکمی ئەدامیان بۆ دەرچوو بوو بەڵام جەلالی ئەمین بەک لە ئێران مایەوە تاکو شێخ محموو بۆی تێکەوت ئەفوات بەکر عەبدولکەریم لە ناو عەشرەت و خزمی خۆیان مایەوانە بەس باوکم کە لە هاتنەوە خاڵمی لەگەڵ بوو لە منطقەی کە گەڕایەوانێ بچێتەوە بۆ منطقەی خۆشناو لە بەفرا چەقن لەوێ پیاوەکانی شێخ لۆڵان بەدەنگیانەوە ئەچن یان بنە دیوەخان و ئەڵێ مەڕۆن وعدی پیاو بێ سبەینێ خۆم بە پیاوەکانتان خەمە سەر ڕێگا لە بەرە بەیانە عسکەری عێراقی هێنایە سەری اینجا شتێکی غەڵەت هەیە کە زۆر جار باسەکرێ گوایە ئەڵێن ئەم ئەفسەرانە خۆیان تەسلیم کردو هەر یەکەی لە قۆڵی گیراون یعنی ئەو هەواڵەوانیە کە نەخێر چووکە خاڵشمی لەگەڵ گیرا لەگەڵ باوکم خاڵم 4 ساڵ حکم بوو ئەم وێنەیە وێنەیەکی ناوازەیە جلییەکیان لەبەرایە سەربازیە و نیمچە مەدەنیشە پێم وابێ ئەمانە ئەگەر جنابی ساقیان بکەیتەوە وابزانم لە مەهاباد گیراوە لە مەهاباد گیراوە بەڵێ ئەم وێنەی لە مەهاباد گیراوە لە ماڵی هەر لە شاری مەهاباد هەر لە شاری مەهاباد بەڵێ ئەم با بڵێن وێنەی لە ماڵی حەمزە عەبدوڵڵاوە بۆمان هاتەوە ئەو ڕەسمە بەڵێ بەس یەکە بە یەکە ئەو کارکتەرانێک مستەفا خۆشناو یەکەم دووهەم میرحاج سێهەم حەمزە عەبدوڵڵا بەڵێ هیچیان لە ژیانە نەماون ژیانی پاشی هەمویان ئەمە شوێنێکی ترە ئەمە بە کۆمەڵ لە ئێران گیراوە بە کۆمەڵ مەلا مستەفایە بەڵێ وابزانم ئەمە حەمەڕەشی خانە ئەوە باوکمە لەویا بەزی تر باقێکی نازانی بەکراغا ئەمە یامێ وابزانم لە پشتەکەی هەموو ناوەکانی نووسی بڵێ ساڵی 46 لە مانگی نیسانە لە گوندی قاراوە گیراوە جەلال ئەمین بەگ مێجەر مستەفا خۆشناو جەنرال محەممەد حسێن خان جەنرال مستەفا بارزانی بەکر عەبدولکەریم حەوێزی بەڵێ وێنەیەکی ناوازەیە بەڕاستی تا ئێستا من ئەو وێنەیەم نەبینیوە ئەجا دوای ئەوەی کە ئەگیرێن چەنە مابوونەوە لە بابلین بەندی خانە پێشەوەی کە لە سێدارە بدرێن و شێ بکرێن ڕاستی بێ ماوەی بە تەواوی نازانم بەس زانم هەمووی لە ماوەی چەند مانگێکە بوو لە ماوەی چەند مانگێکە و دوای حکمی لە نزدەی حکمیکی عەسکەری عورفی ئەو کاتە حکم دراون ئەمە وێنەی کەسێکی بەندکراوە بەڵێ باوکمە کۆت لە دەست و قاچیایەتی کۆت و زنجیر لە دەست و لە قاچیایەتی بەڵێ جلێکی مەدەنی سجنەوە بۆی نردوین خۆی وێنەکەی با بڵێن خۆی بۆی نردوونەتەوە بەڵێ خۆی نردوێتەوە بەس چۆن نازانم بە ئەو کەسەی کە لە دوایەوێتی لە ناسراوە ئێوەش تا ئێستا ساختان نەکردێتەوە کەسێکیە باش ئەنجا ئەمە لێرە دێنە سەر مێژووی ئەم وێنەیە کە من دڵنیام ئەم قەرەباڵخیە وێنەیەکی ناوازەیە ڕۆژی هاتنەوەی لە ئەلبومەکانی خالی خۆش بۆ حەبسەخانی نەقیب وەرە بگرتووە نووسراوە شاری سلێمانی لە هێنانەوەی تەرمی ئەفسەرەکانە ئەو ئەفسەرانی کە هاتنەوە بۆ سلێمانی تەنیا باوکت و مستەفا خۆشناو و محەممەد قودسی شەید محەممەد قودسی شەید عیزەت عەبدولکەریم ئەو بۆشێرایەوە بۆ ئامادی بۆ ئامێدی لەگەڵ خێرۇڵڵا بۆ هەولێر شەید خێرۇڵڵاش بۆ شاری هەولێر و هەمووشان لە یەک کاتە بەڵێ هیچ مێژوویەک هیچ شتێکی ئەو کاتت پێ نییە مەسەلەن سەرگوزشتەی با بڵین
سات و کاتی ئەو کاتانی کە لە سێدارە درا والله بەنسبەت منەوە هەرەوانەیە کە بیستومەتەوە لە دەمی خەڵکەوانێ چکە من 2 ساڵ بنی بووم هەر ئەوەیە کە باسی ئەەکەن ئەڵێن شاری سلێمانی حکوومەتی تیانەما سەرایان نایە بەربەر محافظ ڕای کردووە بەڵام عفویان نەکردن ئەوەی کە لە سلێمانی کراوەڵن شتی وا زۆر بەدەگمەند ڕۆئەیات باشە پەریخان شاعیران ئەو کاتە درێژیان نەکرد لە شعر لەو ڕۆژەیە کە ئەو ئەفسەرانە تۆ هیچ دێڕە شێریکی و سەردەمانێت بێ کەسی نەمر هەر ئەو شەوە پارچە شعرێکی دانا بۆ بردنە سەر قەبرانیان کۆمەڵێ قوتابی مەکتەبی بردبوو لەگەڵ خۆی ئاوازەکەی حەمە ساڵح دیلیان خوا عەفویکە داینابوو لە پێشیشیانەوە ئەڕۆیشت هاوسەرەکەم شێخ ئەحمەد باسی ئەکردی و من مناڵ بووم لەگەڵیان بووم و خوا ئەو شەرەفەی پێیام هەموو جارێ ئەیوت دڵم زۆر خۆشە کە من لە کۆمەڵە مناڵە بووم هەوڵەکەیڵێ ئەمڕۆ کە ڕۆژی ماتەمە عالەم دڵی پڕ لە غەمە ڕووی ئاسمان هەوروتەمە بۆ جوانە مەرگانی وەتەن بەڵێ ئەمەش هەر وێنێکی تری ئەو ڕۆژگارەیە شاری سلێمانی بەڵێ ئەمە شوێنێکی تری ئەو ڕۆژگارەیە کە با بڵێن ئەو شەهیدانە هاتوونەتەوە بۆ شاری سلێمانی ئەم وێنەیە وێنەی هەر چوار ئەفسەرەکەیە لە باخی گشتی پیکەرەکانیان بەڵێ پیکەرەکانیان لە شاری سلێمانی پێم وایە وەسیەتنامەکانیشان لە خوارەوە نووسراوە ئەمەی کە نووسراوە کولی یەکێکیان ئەو شەوەی کاچێتە سەرپەتی ئەدەم ئەی کولی یەکێکیان لەژێر خۆیان نووسراوە کە چی وتووە ئەی خوێنێتەوە و هاوڕێکانی چەپڵەی بۆ لێن و ئینجا دامەکرێ ئەڵێن ئاخر کەس محەممە قودسی بووە کەس نەماوە چەپڵی بۆ لیا خۆی چەپڵی بۆ خۆی لیاوە درود بۆ گیانی پاکیان هەزاران ڕەحمەتیان لێ من لە سەرەتای ئەم بەرنمەیەوە کە هاتی بۆ ستۆدیۆ قوتوویەکم بەدەستەوە بینیت بەڵێ ئەو قوتووە چیتیایە شەوی ئەندامکردنیان لەو ئاناکە ئەم وەسێتە بچووکەیان چکە وەسێتی گەورەیان هەیە بۆ میلەتی کورد ئەو وەسێتە گەورەیە بەڵێ هەموو ساڵێک لە یادەکانیانە کە نەشرەکرێ من بە شەخصی بەلافیتە نووسیومە هەموو ساڵێ نۆزدەی حوزەیران لە بەردەمی پەیکەرەکانە هەڵێ واسم بۆ 3 ڕۆژ بۆ چاوکردنەوەی گەنجەکانی وڵاتەکەم بۆی بزانن ئەمانە کێن و چیان کردو بۆ میلەتە ئامۆژگاریەکانیان زۆر مهمە کە لەم زەمەنەشە هەر پێویستمان بەو ئامۆژگاریانە هەیە پاش چەند ساڵ بەڕاست ئەتوانین چیرۆکی ئەم قوتووە چییە تەزبیحێکی بەدەستەوە بووە لەو کاتا کاچێتە سەر سێدارەکە ئەیاتە دەست ئیمامی تابورەکە کە تەلقینیاندایە ئەڵێ ئیمامی تابور کوردە بێ ناوەکەی تۆ زانیت بەڵێ پێدەچێکێک بێ لە دانیشتوانی شاری سلێمانی بڵێ کەرکک شاری کەرکک بڵێ ئەیاتە دەستی بەڵێ کەسەر هەمان ئەم تەزبیحەیە ئەم تەزبیحەیە ئەیاتە دەستی کەسەرەکەوێ ئیشی پێی نامێنێ کاتێک کە باوکم ئەدام کرا دایکم سکی 7 مانگ بوو بە ئازادی برام 3 کچی هەبوو پرشنگ شیرین پەری کە من بچووکەکەیان ئەوە دوایە چینەوە سەری بەڵێ سکی بە ئازاد هەبوو کە ئیمامی تابور ئەبی 3 پاش 2 مانگ خێزانەکەی مستەفا خۆشناو کوڕی بووە هەڵی ئەگریاڵە شەرت بێ ئەگەر خوا ئەمرم بە ئەبێ هەڵی گرم بیەمە دەست کوڕەکەی بڵێمەوە یادگاری باوکتە ساڵی 80 کوڕی ئیمامی تابور لە ئەڵمانیا ئەی خوێن براکەشم لە ئەڵمانیایە قسەی کردو بۆ کەس و کارتێتی کوڕی فڵان کەسم لەگەڵ ئەومانەکە کاتێککە باوکی ئەچێ بیرەکێتەوە تەزبیحەکە ئەبات ئەیا بە ئازادی برام ئەڵێ ئەمە حقایەتەکەی ئەوەیە لە شەوی ئەعدامە یاوێتێ دەستم باوکی بۆم هەڵگرتووی حسابی بکە لە 47ەوە بۆ ساڵی 80 وەفا و وەتەنیەتی ئەم زاتە کە 33 ساڵ ئەم دیارە بە نرخی هەڵگرتووە بۆ ئازادی براشم سواری تیارە بوو هات بۆ ئەنگلتەرە لەوێ ئەم خوێن بۆی هێنا
منیش لەو کاتەوە ئەوە هەڵم گرتووە لەگەڵ ڕسمی ژووری ئەعدام لەگەڵ بەڵێ هەمان ئەو تەزبیحەیە و هەمان بەڵێ. هۆنینەوە و بەڵێ هەر پەت و هەموو شتێکی خۆی هەمی خۆیەتی بەڵێ دیاریشی زۆر بەبەهایە دەست خۆش بێ پاراستنی بەڕاستی شتێکی زەرورە خاتوپەری مستەفا خۆشناو ئێمە لە وێنەکانی باوکێ تقریبەن زانیاریکی باشمان وەرگرت ئەنجا بابینە سەرەوەی کە دایکت چییە دایکم ببوورە پێش ئەوەی کە باسی بەهشتی دایکێ بکەین ئەمانەوێ ناوبڕێک وەربگرین ئەزیزانم ناوبڕێک و دێنە وڵاتان پێش ناوبڕەکە باسمان لەوە کرد کەوتمان باشتی دایکێ چیرۆکی ئەو چۆنێتی شوکردنی بە باوک بێ وە پێشم وایە ئەم وێنەیە وێنەیەکە زۆر کۆنەوە بەڵام چیرۆکیشی دەوە ئەچێ زۆر جوانی لە پشتەوە بێ ئەم وێنەیە گیراوە لە ماڵی باپیرم پێش ئەوەی دایکم بمان با بۆ مەهابەت یعنی لێرە دایکشی کردووە دایکم شوی کرد بۆی بینەران بزانن کە کامیان با بڵێن دایکم زەکی خان کچی وەستافەرەجی دارتاش باشە ئەمە دایکمە کەواتە ئەمەش ئەمە باپیرمە بۆ سافرەجە ئەوە باوەشنی دایکمە ئەمە شیرینی خوشکمە ئەوەش پرشنگی خوشکمە بەڵام تۆ لەوە چێ لەوە ئەمە پرشنگی خوشکمە لەوە لە دایک نەبووبی لەوە یاخود زۆر مناڵ بوو بم بەڵێ ئەی با بڵێن ئەمایان چییە؟ ئەوە خاڵی گەورەمە سعید فەرج پێشمەرگە بوو لە چەمی ڕێزان شەهید کرا بەس با بڵێن باوکی خەڵکی سلێمانی نەبووە نەخێر خەڵکی بێتواتێ خەڵکی بێتواتێ و بەڵام لە کۆیە خوێندنی سەرەتایی لە کۆیە بووە ناوەندی لە هەولێر بووە کۆلجیشی لە بەخا بوو با بڵێن ئەم نسیبە چۆن نسیبە لەبەر ئەوەی خاڵە مەجید کە خاڵی دایکمە ئێمە ئەڵێن خاڵە مەجید لیوا مەجید عەلی ناسراو زۆر ڕەفیقی باوکم بووە پێما بێ وێنێکی ئەوەشمان پیشانە لە سەرەتای کە ئاهاتن بۆ سلێمانی لەگەڵ باوکمان لە ماڵی باپیرمدا ئەبەزین ئیتر کە دایکمی بینی و نسیبەکەی تیا بوو وێنێکی زۆر ناوازەیە بەڕاستی ئەنجا من وێنەیەکی تری جەنابتم لایە لەگەڵ دایکتا بەس ئەم وێنەی دایکێ زۆر دەموچاوی دیار نییە بەڵێ ئەم وێنەیە ئەوەیە کە ئێمە جاران وابووین مناڵی ئێستا بە زۆرە بێ پێی بڵێن سعید کە زۆرم سعیە کرد دایکم تووڕە بۆ هەڵیستانم وتی بێ ئیسراحەتکەی کەوەی کە پێ دایکی ئێستا سعید کە بەڵێ دایکی کاتەی بەڵێ بەسی تر کە بینی ناڕەحەتم و هەسوابەتی لەگەڵ کردم ئەو ڕسمەوە دەرچوو لە با بڵێن بەرهەمی ئەو هاوسەرگیرەی هەردوو باشتی باوک و دایکێ ئەمە وێنەی هەموو ئەو مناڵانەیە کە چوار مناڵن یەکەیەکە گەرناوەکانیان لە پشتەوە گەورەکەمان پرشنگ بەڕەحمەت بێ ئەو کەی با بڵێن کەی وەفاتی کرد لە 55 بەهۆی بەفرۆستە هۆڵ و ناڕەحەتیەکەی ڕێی ئێران تووشی ڕۆماتیزمەی ساڵی 55 عەمری خۆی کرد کە هاتینەوانێ و زۆر ناڕەحەت بوو بەردەوام ئەبرا بۆ بەغاو بۆ دکتۆر و بۆ هینوانە و لە 55 عەمری خۆی کرد لە لای ڕاستەوانێ شیرینی خوشکم دکتۆرە شیرین ئەویش لە 2005 عەمری خۆی کرد ئەمەیان منم
ئازادی برام لە ناوەڕاستە کەواتە کاگازات ئەم چوار مناڵی بەجێهێشت کاگازات لە هەمووتان بچووکترە بەڵێ باسم کردوتم دایکم سکی حومان کە باوکم پێشەوەی وێنێکی تری ئەو ئێوە بە مناڵی بشامم ئەم وێنەیە سەرنجی ڕاکێشام پێم وابێ ئەمەش هەر ڕەحمەتی دکتۆرە شیرینە ئەوەشیان جەنابتی ئەی ئەم خاتوونێکەیە ئەوە ساڵحەخانی بەڕێز خێزانی خێرۇڵڵه خێرۇڵڵه عەبدولکەریمە بەڵێ دیارە ئێوە لە دوای ئەو شەهید بوونە بە کۆمەڵی ئەو چوار ئەفسەرە وەکو خێزان هەر پەیوەندیتان ساڵحەخان مناڵی نەبوو چکە تازە شووی کردبوو بەڵێ ڕاست هەرما ئێوانێ لە هەولێر تاکو وەفاتی کرد پێش چەند ساڵێک ئەنجا ئەمە وێنەیەکی ترە لەوە لە وێنەکەی پێشووتر با بڵێن ئەمە گەورەترن پرشنی ڕەحمەتی نەمابوو ئەم ڕسمەمان گرتووە یەکەمیان منم ناوەڕاست شیرینی خوشکمە ئەمی تریان ئازادی بوو بەڵێ لەم کاتەیە پەری خانتۆ لە پۆلی چەنی وەکو بزانی وا بزانم پێنجی ابتیداییم بەڵام جۆری ستایلی وەستان و شتەکەم گەورە دیارە نەخێر هەر ستایلی با بڵێن جلو بەرگەکەش زۆر مۆدێرن و زۆر جوانە دیارە سەلیقەی دایکە کاری کردووە لەوە باسی ڕۆژانی سەرەتایی و ناوەندیمان کردووە هیچ چالاکیەک بێزگە لە خوێندن چالاکیکەت هەبوو تۆ هەتاکو قوتابی بووم لە یەکی ابتیدائیەوە هەتاکو پێنجی سانەوی لە هەموو چالاکیەکانی مەکتەبە بەشداریم کردووە لە تەمسیلە لە پیانەوەت مرشیدات ئەوانە نازانم مرشیداتیان پێ ئەین چالاکی لە هەڵپەرکیەکانە لە ئێستیعرازەکانە کەواتە ئەم وێنەیە یەکێکە با بڵێن چیرۆکی ڕۆژگارە ئەگەڕێتەوە بەڵێ ئەمە لە حوشەی مەکتەبی عێراقیە تەدریبیان پێکردم بۆ تەمسیلێ پەی خانوو مەکتەبە لەکوێ بوو ئەو مەکتەبە لە سەر و مزگەوتی گەورە بەدیوی پشتەوە بەرامبەری ماڵی کەریم بەگ بوو بەس کەریم بەگی ینی لەگەڕێکی شێخان با بڵێ باوکی کەمال فوات دەرگای مەکتەبەکە بەرامبەر ماڵیەوە تر نازانم لەو زیاتر چۆنتابی ئەمە لێرەیە وێنەیەکەیە سەبری حسێن نازم مدیرەمان بڵێ ئەمە دوو کوڕ و کچێک دیارن لە وێنە بڵێ ئەم کوڕانی کێن ئەمە شانۆی یەکە لای چەپەوە یەکەم منم دەوری کوڕێکی گەنجە بینم باشە دووهەمیان لە ناوەڕاستە نەزیرەخانی شێخ جەلالە خوشکی شەهید ئارام ئەو دەوری خاڵمە بینە دانیشتۆ نەسیحەتمەکە ئەوی تریان نەجات مەحویە دەوری ئیشکەرێکی قسە هێنەر و هینەکات ماون بەنیە بەڵێ الحەمدلله خوا بەزابێ ئەماش چالاکیێکی ترە لێرا ڕەشبەڵەکە بەس بەڵەکەکە کوڕەکان کچی خۆمانن هەرجلی کوڕانیان بەرکردو ئەمەیان سەری ئەم سەریان منم دوو هەمیان ڕەحمەتی سوعاد ڕەشیە سێهەمیان نەسرینە ناتوانم ناوی باوکی نازانم ئەوی تریان هەر نەزیرەی شێخ جەلالە ئەوی تریش نەجاتی مەحویە لەو بۆ نایاکە با بڵێن ئەم هەڵپەرچی شتانە هەیە ئەمە کێ پرۆڤەی پێکردن کێ ڕێخەری ئەو کارانە بوو بەڵێ ئەمە پاژنیۆڕانیان بردینەوە کە پرۆڤیان پێکردین سەرپەرشتی ئەمانە قایردیلان بوو بۆ مۆسیقاکە قایر کوردی بوو سد ئەنجومی خۆمان و ئەمۆستای ڕێزەمان باشە ئەم کۆمەڵە بوون چیتر هیچ مۆسیقاری کەتان لەگەڵ نەبوو مەسەلەن لەگەڵمان بوون ویلیام حەنا و وابزانم حاتەم و تیپی مەولەویان پێوتن بەڵێ بەس لە وەختی تەدریبەکە ئەم هەردوو کاک قایر ئاهاتن تەدریبیان مامۆستا قادر دیلان و مامۆستا قادر کوردی کە مامۆستا قادر کوردی لەم ڕۆژانە ڕێزلێنانی بۆ کرا کە چالاکیشی زۆری لە بواری هاوپەرچیا هەیە و تەندروستی باشە و ئێمەش هیوای زیاتر تەمەندرێژی بۆکەین بۆ خوازیین ئەمەش هەر وێنەیەکی ترە ئەمە وێنەیەکی ترە هەر کۆمەڵێ لە کچانی سانەوین بەس منیتیانیم یەکەمیان شیرینی خوشکمە باشە دووهەمیان نەجات مەحویە ینی توێتیان لە وێنێ نەخێر دووهەمیان نەجات مەحویە سێهەمیان شەرمنی حاکم شیتە بەڵێ
سعادي أخول سعادتي أخول بەڵێ نسرين عبد الله لەگەڵ هودای حاکمشی بەڵێ ئەمەش هەر ڕۆژگارێکی پۆلە بەڵێ ئەمە من ڕسمەکەم گرتووە هەنگە کۆمەڵێک لە پۆلەکەمان لە خوێندکارانی ئەو کاتە لە پێنجی بەڵێ سانەی ئەم وێنەیەش هەر وێنەیەکی زۆر ڕوونە ئەم وێنەیە بە کۆمەڵ بردیانین بۆ بەسترە بۆ بەسڕە. هاوینێک بەڵێ حکومەت تەشجیعی کرد تربیە کە قوتابیان سەفەر بکەن بەڵێ وەکو ئێستا کە لە ئەوروپا پێڵێن کامپین ئەیان هێنن و کامپین، ئەیان بەڵێ. بەنۆمانە ئێمەیان برد بۆ بەغا و بۆ بەسرە هینی بەغایان هێنا بۆ سلێمانی مەجموعەیەک بۆ بەسرە لی بەسرە بۆ شوێنانی تر بۆ زیاتر ئەوەی کە زیاتر کولتوری شارەزابوون بەینەکان بەڵێ ئەمە تقریبا 30 تەلەبە ئەبووین یەک مامۆستا ئیداری ئەکردین ئەمە بڕوابوونی کەس و کارە بە شخصیتمان یەکەم بەڵێ بڕوابوونی بە نیظام و سیستمەکەیە کە لێمان نەترسن پەروەردە بڕوابوون بە مامۆستا و قەیری مامۆستا لە لامان بەڵێ یعنی ببرە مامۆستاکەتان مامۆستایەک کێ بوو؟ ساڵێک 2 ساڵ بوو دەرچوو بوو ئەمیرەی حاکمشیت بەڵێ کەس لە قسەی دەرناچوو 30 تەلەبە لەو ئەمرا تۆزێ قورسە ئیدارەی بەڵێ ڕاستەوە بەڵام زۆر بەڕێکوپێکی چوین سەفرەکەمان تەواو کرد و هاتینەوانی هەر باسی سەفرەمان کرد ئەمەش دیارە هەر سەفرەیەکی ئەو ڕۆژگارەیە ئەمە سەفرەیەکی ڕۆژگارە بۆ سەرچنار بەڵێ وێنەی مامۆستاکانمان گرتووە دوانیان دیارن بە تەواوی بەڵێ یەکەمیان لە دەستە کاتە ئەو شوێنە چەپەوە سەرچنارە بەڵێ یەکەمیان لە دەستە چەپەوە نهایەتە نهایەتی مستەفا مەسەر بەڵێ بەڵێ ئەوی دوو هەمیان نەسرینی ساڵح بەگی صاحب قران قرانە بەڵێ شێوەی سەرچناریش سیرکە و ئانە چۆن بوو چەند جوان بوو بەڵێ وایە تێک نەچوو بوو ئاوێکی شێوەیەکی پاکی سروشتی بوو زۆر سروشتی بوو تۆش پێت وایە ئەو کاتە زیاتر تام و چێژی هەبوو سەیرانکردن تامچێژ و نەک ئەوە ینی قەی ناکە ئینسانەوێ بەرەو پێشکەوتن بڕوا بەڵام ئەبێ هەموو شتێ بە دیراسە و ڕمەنهەج بێ بەڵێ ڕاستەوە پەریخان ئەو کۆمەڵە کچەکە لەگەڵ مامۆساکانتان چوون بۆ سەیران بەچی ڕۆشتن لە سلێمانیەوە لە پاسە ڕۆشتی پاسی پاسیان بۆ گرتین بۆیان نەگرتن بەڵێ ئەو پاسانی با بڵین تەختەکانی جاران لەو مەرحەلەیە لە تەختەکان دەرچوو بوو ساڵی چەند ابتیدایی بووین بە تەختەکان کە پیانەوە ساڵی بۆ چەند ساتە ئەوە؟ ڕێح ئەمە ساڵی 60ەکانە ساڵی 60 ئەم وێنەیە کە زۆر بچکۆلەیە ئەم دیارە گرنگی هەیە هەر بۆ بۆ ئێمە. یادگاری جێگاکە بەڵێ پیانەوت ئاشە ڕووخاوەکە لە خوار تانکی ئاوەکەی کە سەرقەبرانی گردی جۆگەیە کە ئێستا بووە بە خستەخانەی جمهوری ئەو شوێنە ئەوایە ئەو دەشتە ئەوەیە بەڵێ ڕسممان لێگرتو هەر بۆ یادگاری ئەوە کێن ئەوانی لەگەڵتان سروەی شێغڕەشیە لەگەڵم هاوڕێمە شنی سەلاح عرفان بەس ئەوی تر نازانین یەکێ لە مناڵەکانم بەڵێ وایە پەریخان لە سیڤەکە کە پێشکەشمان کرد ساڵی 1970 تۆ تەخەڕوجە کردووە بەڵێ بەڵام لە سیڤەکە ساڵی 1968 هاوسەرگیریت کردووە بەڵێ کەواتە تۆ کاتە خوێندکاری کەی بکە هاوسەرگیریت کردووە بەڵێ خوێندکار پاش هاوسەرگیریەکە جامیعە کرایەوە کە داخڵ بووم بەڵێ نۆبەرەکەمم لە یەکی کولیا بووە ساڵی 69 بەڵێ کە بە ناوی باپیری و باوکی ناونراوە جەلال کوڕی دوو هەمەم لە چواری کولیە بووە جەنابتان لە چوار بوون بەڵێ بە ناوی باوکم و ناوم مستەفا مستەفا بەڵێ لەخوا بە زیابێ بە هیلاکی خوێننەوانێ و هیلاکی ماڵ و مەسئولیات و مناڵەوانێ توانیم بە ڕێکوپێکی داوامە خوێندنەکەم تەواو بکەم ببێ دواکەوتن اینجا ئێستا ئێمە یینە سەر وێنەیەک ئەم وێنەیە دوو کاراکتەرن وێنەی من و وێنەی جەنابە لەگەڵ هاوسەرەکەم شێخ ئەحمەی شێخ جەلال خاڵی خۆشببوو شێخ ئەحمەی شێخ جەلال اینجا چیرۆکی ئەم هاوسەرگیریە چۆنە لە کاتێکە من سانەویم تەواو کرد دایکم ئەمری خۆی کرد ئەو کاتە تەنیا 4 و 5 بوون دوانەوە بەڵێ 5 بوو بەڵێ دایکم ئەمری خۆی کرد لەبەر ئەوەی خوشکەکەم لە کولیە تۆ بوو لە من گەورەتر بوو من کچی بچوو بووم ویستی واز بێنێ بێتەوە ئەگەی لێمان بێ قبوڵم نەکرد
وتم دایکم هەموو ئومنیەتی ئەوە بوو یەکێکمان پێ بگەن ئەوانیکانی تەسلیم بکە لەبەرەوە نابێ من مەسئولیت هەڵەگرم مامەوە بۆ خزمەتی خوشک و برام کرد تاکو و براکەم سانەوەی تەواو کرد ئەو کاتە ئەو دوو ساڵ بەڵێ کە تەواوی کرد خوشکم زەمالەی بۆ وەرگر بۆ ئەو و جوابی بۆ ناردم وتی پاش ئەو زەمالە بۆ تۆ وەرەگرم بیت بۆ چکسلۆڤاکیا ئەو کاتە بەڕەحمەت بێ خوشکەکە بە زەمالە ئەی خوێن لە چکسلۆڤاکیا لە چکسلۆڤاکیا بە زەمالە هەر لەو فتریا بوو کە ئازادی برام ئەڕۆیشت شێخ کرد شێخ ئەحمەد من وتم نیازی شوکردم نیە چونکە ئەمەوێت بچم خوێندنەکەم تەواو بکەم یەک ڕستی جوانی پێوتم وتی تۆ ئەگەر بە تەمابی خوێنن تەواو بکەیت و لە خۆڕ ئەبینی خوێنن تەواو بکەیت وعدی پیا و بێ تا دکتۆرە لە پشت دەبم قسەکەی خۆشی بردە سەر لەسەر حسابی خۆشی نردمی بۆ اختصاص ئەگەر ڕێگام بی ناوبڕیشکە ئەزیزانم ناوبڕێک و دینە وڵاتان بەریخان باسیەوەمان کرد کە هاوسەرگیریتان لە ساڵی 68 لەگەڵ خالی خۆش بوو شێخ ئەحمەدی شێخجەلال کرد ئەمانەوێ با بڵێن پێناسێکی ئەو شەخسیەتەمان دابێت دیارە ئەمە شێخ ئەحمەد ئەوەشیان وێنەی جەنابتە بە مۆنتاجێکی ئەو کاتە لە ستۆدیۆکراوە بەڵێ شێخ ئەحمەدی شێخجەلال کوڕی ڕۆزای شێخ نزامیە تاجر بوو و دامەزرێنەری غورفەی تیجاری سلەیمانیە و یەکەم سەرۆکی غورفەی تیجاری سلەیمانی بوو ئەم وێنەیە دیارە باسیەوە لەم دۆستیش بوو ئەم وێنەیە شای ئێران لەگەڵ با بڵێن فەرەحی دیبا شابانوو لەگەڵ کۆمەڵێک کەسایەتیە ئەمە لەم وێنەیە شێخ ئەحمەد تەوقە لەگەڵ شای ئێرانەکە ئەمە بۆ تاجگوزاری ئێران هەموو سەرۆکی ژووری بازرگانیەکانی عێراق بانکرا بوون لەو کاتاکە وتبوویان ئەمە هی سلێمانیە کە کوردە گەڕابووە شابەت بە تایبەتی تەوقەی لەگەڵ هەندێک وێنە هەیە ئەمانە پەیوەندیان بە پەیوەندی هاوسەرێکی جەنابێ لەگەڵ شێخ ئەحمەد ئەمە ئەم وێنەیە لە سلێمانیی پێما بێ وێنەی پێشوشە سلێمانی بوو اینجا هەندێک وێنەی تر هەیە پەیوەندی بە ڕۆژگاری زانکۆوە هەیە ئەمە یەکێکە لەو وێنانی کە با بڵێن خوێندکاری زانکۆی کامیان جەنابەتی ئەگەر ینی ئەمەیان ئەی ئەوانیکە ئەوانیکەوەی ناوەڕاست بەغاییە ئەوی دەسەر ڕاستیش کرد هەر هەمان کۆلێژی جەناب بەڵێ ئەم وێنەیان ئەم وێنەیە هەموو شعبەکەمانە لەگەڵ مامۆستایەکمان پرۆفیسۆر عەبدوڵڵا مەسری خەڵکی مەسر دوو هەم لە دەسەر چەقەوە منە ئەوە با بڵێن پاڵتۆ سپیە بەڵێ ئەوان جەنابی ئەوە لە پۆلی چەنی بەریخان لە پۆلی سێ ئەنی کاتە لیا دایکی دوو هەر داکی ئەمەش هەر کۆلێژ ئەمەیان هەموو کۆمەڵەکەی فەرعی بایۆلۆجی بۆ تەخەڕوج گرتومانە ڕێیسی قسمەکەمان لە تەنیشتمان ئەنی ئەوە با بڵێن ساڵی تەخەڕوجە وێنی تەخەڕوجەکەشتانە ئەم وێنەیە وێنی ئەو کاتەیە بەڵێ بۆ معاملەی تەخەڕوجەکە وەرم گرتووە بۆ بڕوانامەکە ئەمەش ڕۆژگارێکی تری پۆلە وانە ئەم وێنەیە وێنەیە کە سەیرانە سەیرانی بەشەکەمانە بۆ پشت سەرچنار فواد ئەحمەد هاتۆ گۆرانیمان هونەرمەندی خوارێ خۆش بوو هونەرمەند فواد ئەحمەد
هەر با بڵێن کۆلێژەکەی خۆتانە هەر کۆلیجەکە خۆمانە و بەڕێکەوت لەبەرە بەڵێ بەڕێکەوت ئەو هاتبوو بۆ ئەوێ نەخێر بانکرا بانگ هێش کرا بوو بانگێش کرا جل کوردیەکە منم ئەو مناڵە بچکۆلەی لە بەردەمی مامۆستاکەما دانیشتووە کوڕەگەورەکەمە ئەجا با بڵێن ڕۆژگاری هەندێک وێنە هەیە وێنەی دایکایەتی جەنابێ لەگەڵ ئەمە کامیانە لەگەڵ ئەمە کوڕەگەورەکەمە چەند مانگێکە بەڵێ ئەمە لەکوێ گیرا ئەم وێنێ هەر لە باخەکە گیراوە بەس چەند مانگێکە عمری بەلایەن لە سلێمانی لە سلێمانی ئەمە شەروێنەیەکی ترە هەر ئەوەن بەڵێ باشە پاشان ئەم وێنەیە بە ئۆتۆمبیلێکی ئەو سەردەمە پێچێ ساڵانی هەفتا و یەک و ئەوانە بێوەنیە بەڵێ ئەمە بۆ یادگاری جێگاکە ئەم ڕسمەمان کرد لەو جێگایە مەشروعی معمەلی شەکرەکە طرح کرا و خۆشی منشئاتەکان هەر بۆ شێخ ئەحمەد دەرچوو کە بیکات ئێوارەیە گوتم حەزەکەم بۆ یادگار ڕسم لەم جێگایە بگرم تاکو دەشتە پێشەوەی پاچبەن لە عرس چوین ڕسممان کرد لەوێ ئەو هابوو بەڵێ ئەوەش کوڕەگەورەکەتە بەڵێ جۆری سیارەکە چی بوو ئۆپڵە ئۆپڵی ئەو سەردەمەیە نازانی مۆدێلی چەند باشە ئەم وێنانە هەندێک وێنە هەن ئەمە لاوە چ سلێمانی نەبێت نەخێر ئەمانە لە ئەنگلتەرە لە وەختی خوێننمە بەڵێ ئەمە لە مەکتەبەکە بۆیان گرتبوون بەعتیبار بران لەوێ بەڵێ هەردووشیان بۆیان نردمەوانێ بەڵێ ئەمە لە عید میلادیا لەوێ کە بۆم کرد ڕسمی لەگەڵ گرتووم ئەوەی بەڵێ ئەمەش هەردووشیانن بەڵێ بەڵێ ئەمە بەشی مناڵیان ئەو لاش ئەوەی بەردەمت هەر لە ئەنگلترە گرتومە لەگەڵیان ئەمەش دەسدایە بەڵێ لەو ئەمرا ئەوە شەری ئەو کاتێکە باڵی خوێندکاری ماستەر بووی لە شاری مانچستەر لە بریتانیا ئەو وێنەیە ئەمەش جارێکی کە دووبارە بۆتەوە کە کوڕەکانم گەورە بە با بڵێن قۆناغێکی تری تەمەن بە گەورەی تەمەند درێژ بن ئینشەڵا خوابیان هێڵێ بۆ جەنابە بابێنە سەر ئەو دەگوێنی تر هەیە ئەم وێنەی تریش هەر ئەمە کوڕە پشکۆلەکەتە ئەمەش هەر بەریتانیایەوە نیە ساڵی چەند ساڵی هەشتاویەک کە خوێندنە تەواو کرد ئیتر هاتیتەوە بەردەوامیش بڵێن کاک شێخ ئەحمەدی ڕەحمەتی سەردانیەکردین و ساڵی یەکەمی حەزەکەم ئەوە باس بکەم ئەگەر ژن و مرد زۆر یارمەتی یەک بن یعنی یەکەم شتێکی خۆشە دووش بەبێ ئەوەی ئینسان ناتوانێت ئەوها پێش بکەوێ ساڵی یەکەم کە من چوومە مانچستەر تەنیا بووم تەنیا ئافرەت بووم لەوێ کە کورد بووم بۆ ئەوەی شعور بە غەریبی نەکەم معدل جەرائیدی بۆ ئەناردم بە بەریدە کاغەز و جەرائید کاغەز و جەرائید بۆی ئاگام لە ئەخبار بێت و بێتاقەت نەبێت دانەبڕی لەو کولتوری بەڵێ اینجا ئێستا دەورێکی باڵای هەبوو ئەمەش بەڵێ خوالی خۆش بێت ئەمە کوڕە گەورەکەتە ئەو مستەفای کوڕمە لە ئەمریکا هەوڵ هاتنەوەیەتی ئەوە کوڕە گەورەکەمە ئەمان کوڕە گەورەکەتە کەواتە سەرەی ئەمە لە پێشە ئەمیان دابنی بۆی لێمان زویر نەبێت ئەمە لێرا بڕوانامەی وەرگرتووە ئەنجا ئەمەشیان جەلال ئێمە هەر تۆزێ قورسەکە ئاڵێم جەلال چکە لە مناڵیەوە هەر بە کاکە جەلال باڵمان یا کاکە یا کاکە جەلال ئەنجا ئەمە وێنەیەکی تری ڕەش و سپیە یەکێ لە مەشروعەکانی شێخ کولیەی زراعەیە لە خواربەکرەجەوە کە حەجەری ئەساس دانێن ئەوە ڕێسی جامیعەی ئەوسایە ئەوە دکتۆر خەسرە و شاڵیە ئەوە سیروانی قاراغایە ئەمەش با بڵین شێخە کاک شێخ ئەحمەد ئەنجا ئەم وێنەیە ئەوە لە حیاتی عەمەلیمە مدیری مختبەری جەمهوری بووم لەگەڵ مەجموعەکەیکی ئیشەکە لەگەڵ ئۆستافی کە بەیەک ئیشتان کردووە ئەمە ئیتر ئەو لە بەردەمی مختبەرەکەمە تاقیەکەی خۆتەکە با بڵێن ڕۆژانە ئێستا شەر بەردەوام کاری تیاکەی خوا یارمەتی باجاری ئیشەکە ئینشاءڵڵا هەر ئەمێنیت و ئەوەش جۆرێکی تری خزمەتە ئەمەش وێنەی
کوڕەکەم و خێزانەکەی ئەمە با بڵین کاک مستەفاە مستەفا. بەڵێ ئەوەش هاوسەرەکەیەتی ناویچێ ساکار لەکوێ ژینێستاوان لە ڤەرجینیا لە ئەمریکا لە ئەمریکا. ئەم وێنێکی ئەوە کوڕەزاکەمە بەڵێ یەکەم وەڵەیە لە خێزانەکەمانە بەڵێ لا نەخانە لانە خوا لە یەکتان نەکە. خۆش بێ خۆسپاس. ئەمە سەر لەبەر مێژووی ژیانی تۆمان بە فۆتۆ بۆ بینەرانی خۆشەویستی ئەم کەناڵە باس کرد. پێشەوەی کۆتایی بە بەرنمەکەمان بینین داوایەکمان هەیە لەگەڵ جەنابتا ئەگەر ئەو شەرەفەم پێ ببڕێ نیژوێنەیەک لەگەڵ جەنابتا بگرم بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە کەسانی وەکولانە بزەییان بە حاڵی ئێستای ئێمە بێتەوە و هەندێک وێنە لە وێنانە بکەن بە وێنەکانی دوێنێ بۆ خۆیان و ئەوانیش پەروەردە بکەین لەسەرەوەی کەوا پارێزگاری لە کولتور و لە مێژووی ئەمیلەتە بکرێن. منیش بە هیوای سەرکەوتنتان حەزەکەم زۆر زۆر سپاسی میلەتی سلێمانی بکەم بە تایبەتی چونکە لە هەموو تەنگانەیەکە هەڵمەتی تەواویان هەبووە و ئاخر جار کە من ئاگادارم بۆ دامەزرانەوەی زانکۆی سلێمانی ئەو هەڵمەتەی میلەتی سلێمانی کردی لە کەم شوێن وێنەی وا هەیە ئەو سەرحە عەلمیە موهیمەیان کە دروست کردەوانێ ڕاستە کۆمەڵێک وەکو ئێمە خۆمانتیا هیلا کرد بەڵام بەبێ خەڵکی سلێمانی و یارمەتیان و پشتگیریان نەئەکرامە. بەڵێ ڕاست ئینشاءڵڵا هەر مۆفەقە بن هەموو لایە سەلامەتە بن بەڕاستی لێی هاتووە سلێمانی پێی بڵێن پایتەختی ڕۆشنبیری. زۆر سپاس بۆ جەنابێت. خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتیکی تر و کۆمەڵی وێنەی تر بەخواتان ئەسپێرم خواتان.